بەڵێ برای بەڕێزم، ئەمە کتێبی ئەنجیلی پیرۆزە. تێگەشتی بەڕاستی لەو کاتێک کە من ئەنجیلی پیرۆزم خوێندوتەوە زۆر ئارام بوومەتەوە. تێگەشتی خەمۆکیم نییە، ئیسترێسم نییە. ئەم کتێبە بە تەنیا کتێبخانەیەکە، چونکە لە 66 کتێب دروست بوو. تێگەشتی هەرکەس ئەم کتێبە بخێنێتەوە چاوی ئەکرێتەوە، جۆی ئەکرێتەوە. تێگەشتی ئەکەوێت دنیایەکی کەەوە باوەڕکە 100 ساڵ پێشەکەوی. خوێندنەوەی کتێبی ئەنجیلی پیرۆز بیخێنەوە وەگەوە وایە گفتوگو لەگەڵ خوا بکەی، بە تایبەتی ئەو کەسانی کە گەنجن. تێگەشتی کتێبەکە بخێنەوە قازانجی لێ ئەبینن. من 5 ساڵە پێتانڵم ئەم کتێبە بخێنەوە. سپاس بۆ خوای گەورە، زۆر کەس ئەم کتێبەی خوێندوتەوە، زۆر کەسەیەلان ئینجیلی پیرۆزی لە من زیاترەیە. سپاس بۆ خوای گەورە و ئەو کەسانی کە تا ئێستانیان خوێندوتەوە لەم دەقەیەوە دەست پێ بکەن. هیچ کاتێ درەنگ نییە. تێگەشتی ئەڵێ هەر کاتێ ماسی بگری تازەیە، کات بوونی نییە. تێگەشتی ئەمە شەو ڕۆژە بە قوربان، ئەمە هەمووی ڕقەمە و تاریخ و شتەوە حساب نییە. لەم شەوە دەست پێ بکەن. تێگەشتی لەم شەوە دەست پێ بکەن. بەڕاستی بە تایبەتی ئەو کەسانی کە خەویان لێ ناکەوێت شەوانە پێشەوەی کە بخەوی سەعاتێ 2 سەعات موبایلەکە لابە دەست بەخێنەوەی کتێبی ئەنجیلی پیرۆز. تێگەشتی هەر کاتێک تەواو بووی، ئەگەر لە ئاەتێ بەشێ تێ نەگەیشتی وەرە بۆ لایف، من لە خزمەتتەم. باشە خۆشەویستان، ینی تەنیا ڕێگای ڕزگاری کتێبی ئەنجیلی پیرۆزە بە لە تاریکیەوە بێنە ناو ڕووناکی. تێگەشتی ئەم ئەنجیلی پیرۆزە بخێنەوە با ڕزگارتان بێ. خۆشەویستان باوەڕکەن ئێمە لە ئاخر زەمانین، ینی لە هات و نەهاتە مەسیح بێتەوە، زۆری نەماوە مەسیح بێتەوە. تێگەشتی ئەو کتێبە بخێنەوە با ڕزگارتان بێ. دەی هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.